باس لە کێشەی زەویزار لە ناوچە جێناکەکان دەکەین. هەڵبەتە بە دیاریکراوی بە تایبەتتر دوای 16 ئۆکتۆبەر ئێستادا کێشەی زەویزار لە نێوان هاوڵاتیان دانیشتوانی ناوچە جێناکەکان هەیە. بە دیاریکراوی بەشێکی زۆری ئەم بابەتانە دەگەڕێتەوە بۆ کێشمە سیاسی کە لە نێوان لایەنە سیاسیەکان لە ناوچە جێناکۆکان هەیە. تایبەت بە دیوە یاساییەکەی ئەو کێشە و گیر و گرفتانە لە ناوچە جێناکۆکان گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز شکار مەردان کە بەڕێزیان یاساناسن. کاک شکار، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ کەناڵ کورسات کە ئەو دەرفەتەیدامان ئەو شتانە ڕوونکەینەوە دەربارەی کێشەی زەویزارەکانی کەرکووک. بەڵێ بە خێراتی. هەڵبەتەوە ڕوونە لە ئێستادا کێشەی زەویزار هەم ئەو خانوانی کە هاوڵاتیان دانیشتوانی ناوچە جێناکۆکان تێی دانیشتەجێن و هەم زەویزارە کشتتوکاڵەکانیش گرفتی زۆری بۆ دانیشتوانی ئەو ناوچانە و بە دیاریکراوی بۆ کوردەکان دروست کردووە. لە ڕووی یاساییەوە چۆن خوێندنەوە بۆ ئەم گرفتە دەکەن کە سەر هەڵدەدات؟ ئێمە سەرەتا باسی کێشەکان کێشەی زەویزارەکان کەرکووک بکەین بەعام. باش. لە کاتی ڕژێمی بەعسەوە بە دوو جۆر ئەو زەوی کورد و تورکمان داگیر کرا لەو ناوچانە بە قەرارێکی میزقیاتەورە کە ئەو عەرزانە هەمووی ئیستیملا کرا لە مەلاکەگان و لە جوتیارانی کورد و تورکمان وەرگیرا درا بە عەرەبی هاوردە کرا و بناو وزاراتەوە دوای ئەوسا دریا بە عەرەبی هاوردە لە ساڵ 76 بە قەرار تەوزیع 117. دوای ئەوسا بە قەرارێکی هەمان سیاسی بۆ تعریبکردنی ئەو ناوچە کە حیزامی ئامنی دروستکە لەو ناوچەیە لەسەر ڕێی بەغا کەرکووک، ئەویش بە قەراری لیجنەی شوونی شیمال لە 93 بە سکرتاریەی ڕئیس جمهوری شخصی خۆی تایبەتی کە ئەو ناوچانەی لەسەر ئەو سنوورە لەسەر ئەو خەتەیە هەمووی تعریب کرد لە 93 ئەمە لەسەر عەرزی ئطفا. اینجا ئەوەی ئەم کێشانەی کە ئیسە دروستە بێ بە ڕێگەی یاسایەوە ئەو قەراری میزقیاتەورەیە ئەوێ لە ڕێگەی پەرلەمانەوە هەڵوەشێتەوە چکەمەوە قانونە، بەڵام ئەو قەرارەی کە بە قەرار لیجنەی شوونی شیمالە نە ئەوە هەڵیان وەشانەوە بە قەرار بستنەوەی ئەمانەی عامەی مجلسوزرای 2012 ئەوەی ئێستا لەسەری کە ئیشەکەن. ئەمە وەکو کێشەکان کە بەعام بەو ئەتر بەڵام هەر ناوچەیە و کێشەی خۆی هەیە لە دەربارەی ئەو مۆزوع لە کەرکووکە. وەکو باست کرد هەر ناوچەیە کێشەیەکی دیاریکراوی خۆی هەیە. بەڵێ. گرنگترین گرفتەکان یاخود گەورەترین کێشەکان کە بە دیاریکراویش لە ڕووی یاساییەوە چارەسەرکردنی زەحمەت بێ لە کام ناوچەیە و بۆچی؟ وەکو ئێمە باسمان کردسە زەحمەترین کێشە کە لە ناو ئەو ناوچانەیە کە کێشەی قەرار میزقیاتەورەیە کە لە ڕێگەی پەرلەمانەوە ئەوێ هەڵوەشێتەوە چکەم ئێستا ئەو قانونە سابتە و هەر بەو قانونە ئەڕۆنە ڕێوە کە لەسەر ئەو عەرزانەی کە ئیستیملا کرایە بە ناو وزاراتەوە ناتوانین بگەڕینەوە بۆ ئەو جوتیارانەی کە کوردن و ئەو مەلاکانەی کە کوردن و تورکمانن چکەمەوە قانونە سابتە ئێستا حتا دادگاش لەسەر ئەو قانونە ئەڕواتە ڕێوە چکەم حتا ئێستا قانونی بەدیل نییە تا بتوانن ئەوان لەسەری بڕۆنە ڕێوە. بەڵام ئەوەی کە کردی وەزیری داد ئەو دەوافقەی سیاسیە کە دروستی بکە کە تەسوید بکەن لەسەری لە پەرلەمان لەسەر ئەو قانونەی کە قانون میزقیاتەورە هەڵوەشێنەوە لە پەرلەمان و قانونیە بەدیلی بۆ ئەوەدا بنن تا لەسەری بڕۆنەوە ئەو زەویزارانەی کە کوردە بگەڕێتەوە و بە ناوی ڕەسەنەکانی خۆیان و ئەو کێشەیەتەوە بێ. بەڵامەوە گەورەترین کێشەیە کە ئێستا لە ناو کەرکووک ڕۆدا. هەڵبەتە پێش 16 ئۆکتۆبەر وەکو باسیشی دەکەین کە تەوافقێکی سیاسی ڕێکەوتنێکی سیاسیە بوو جوتیارە کوردەکان هاوڵاتیانی کورد گەڕانەوە ناوچە جێناکۆکەکان و لە ماڵی خۆیان یاخود لە زەویزارەکانی خۆیان توانیویانە دەست بەکاری کوشتتوکاڵی بکەن یاخود نیشتەجێ بن. بەڵام ئەمە گرفتی بۆ دروست بوو. دەکرێت بڵێ ئەم گرفتە زیاتر گرفتەکە سیاسی یاخود یاسایی؟ وەکو ئێمە باسمان کرد ئەوەی کە لە بواری سیاسیە کە مادەی 140 دامەرزیا و تەفعیل کریا لە 2007 ئەو گرێبەستانین کە بە ناوی عەرەبی هاوردە لە کات ڕژێمی بەعسەوە بۆیان کراوە هەمووی سڕ کرا، هەمووی سڕ کرا پێی کار ناکردیان نە لە ڕێگەی دادگاوە نە لە ڕێگەی ئیدارەتەوە کە بۆ بەرەبرایەتی کشتتوکاڵ ئیدارەی کەرکووک کاریان پێی ناکرد. حتى ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە سیاسەتی کەرکووک و ئیداری گۆڕا کە محافظ عەرەب هاتە سەر ئەو ئیدارەیە توانیان پاڵپشتی ئەو عەرەبی هاوردانە بکەن کە بتوانن دووبارە سکاڵات تۆمارکەن لە ڕێگای دادگاوە نە لە ڕێگای با بڵێن ئیدارەوە چکەم بە پاڵپشتی بەروبرایەتی کشتتوکاڵ کەرکووک و لەگەل محافظ کەرکووکە توانیان ئەو شتانەیە ڕوبەڕووی وزارەتی زراعە بکەنەوە نە هاوڵاتی کورد بۆ هەڵگرتنی سڕکردنی ئەو گرێبەستانە کە لە ڕێگای دادگاوە توانیان ئەو بڕیارانە وەرگرن دووبارە گەڕیانەوە وەگیان
جوتیارانی کورد کە سکاڵا تۆمارکەن چونکە بڵێ کاکە من ئەو سڕکردنی ئەو گرێبەستە نەمە نەتر من نەتوانم مافی خۆم لەسەر ئەو گرێبەستانە وەرگرمەوە لە تو ئێستا داگیرکەری بەڵام من ئێستا خاوەن حەقم سڕکردنی ئەو گرێبەستەیە لاچوو ئەو کێشەیە دروست بی لە 16 ئۆکتۆبر ئێمە توانیمان ڕوبەڕوویان بینەوە و توانیمان حتا قەرار محکەمەی تەمیزیش بگۆڕین و کە دکتۆر خاڵجی زۆر هەوڵیدا لەگەڵ مادەی 140 لەگەڵ ئەوەی کە تەفعیلی قەرار بستنەوەی ئەمانەی عامەی مەجلیس وزەرا بکەن 2012 توانیمان زۆربەی بەشی ئەو گرێبەستانە هەڵوەشێنینەوە کە بە قەراری لیژنەی شؤونی شیمال درایە دوای 93 بەڵام ئێستاش کێشەی تریمان ماوە کە قەرار مسقیاتەورەیە بتوانین هەڵوەشێنینەوە لە ڕێگەی پەرلەمانەوە. باشە چۆن لە ڕووی یاساییەوە دەکرێت زیاتر کار لەسەرم کرێ خودکارەکان سریعتر بن؟ ئەوەی وا باسمان کرد لە ڕێگەی یاساوە یاسا داوای دوو تشتەکە لەسەر ئەو گرێبەستانە یەک مادەی 140 یەک ئەحسای 57 کە کەرکووک بێ ئەم دوانە داوایەکە ئێستا دادگا کە نووسراوێک لە مادەی 140 لە وزارەتی کشت و کاڵەوە کە دەرچوو بۆ دادگاش کە بڵێ بە پێی قەرار بستنەوەی ئەمانەی عامەی مەجلیس وزەرا کار بکەن کە ئەو عەقدانەی کە لە دوای 93ەوە ئەوانە هەمووی هەڵوەشاوەتەوە ئێستا ئێمە کێشەی ئەوەمان نەمەن لە لاینی ئەو گرێبەستانی کە لە 93 بە قەرار لیژنەی شؤونی شیمال ئەوەی ئیسە کێشەگە زۆربەی لە ڕێگەی یاساوە ماوەتەوە قەرار مسقیاتەورەیە کە هەڵبوەشێتەوە لە پەرلەمان. باشە چۆن کارەکانی هەڵوەشانەوەی ئەو قەرارە خێراتر دەکرێت ئەمە پێویستی بەڕێکەوتنی لایەنی سیاسی و تەوافق و کۆدەنگی دەبێت یاخود دیوە یاساییەکەی بەسە بۆ ئەوەی کە ئەم بابەتە هەڵوەشێنرێتەوە؟ وەکو باسمان کرد هەموو قانونیە لە پەرلەمان هەموو قەرارێکیش لە پەرلەمان ئەوێ تەوافقی سیاسی لەبین لایەنە سیاسیەکان بێ کە بتوانن ئەو دەنگانە کۆکەنەوە لە ڕێگەی پەرلەمان ئەو قەرارە هەڵوەشێننەوە بەڵام تا ئێستا تا ئەم دقیقە نەگەیشتنەتە ئەو تەوافقە سیاسیە کە بتوان ئەو قەرارە هەڵوەشێننەوە چکەم لایەنی عەرەبی سوننا لەگەڵ ئەوە نین کە ئەو قەرارە هەڵبوەشێتەوە چکەم زەرمەندێ زۆر ئەبن ئەبێ ئەو ناوچانە زۆربەی جێبێڵن ناو کەرکووکە ئەویش لە بەرژەوەندی خۆیان نییە لە ناو کەرکووکە ئەو شۆنانە جێبێڵن. ئەمە بەتەنیا لە ڕووی یاساییەوە ناتوانرێ بەبێ ڕێککەوتن و بەبێ کۆدەنگی و تەوافقی سیاسی ئەم بابەتە تەنها لە ڕووی یاساییەوە تێبپەڕێنرێت؟ پێشوەخت ئێمە لە با بڵێن لە ناوچەی داخۆ با بڵێمە تایبەت عەرزەکانی تاالبانی سکاڵایەکیان تۆمار کرد لە محکەمەی اتحادی ئێستاش بەردەوامە ئەو سکاڵایە بۆ هەڵوەشانەوەی قەرار مسقیاتەورە بەڵام حتا ئێستا یەکلان نەبووتەوە ئەو داوایە دواخرا ئەگەر بێت و محکەمەی اتحادی بڕیاردا لەسەر هەڵوەشانەوەی قەرار مسقیاتەورە ئەتر پێویستیمان بە پەرلەمان نیە ئەگەر هەڵی بەشێنێتەوە ئەو قەرارەیە ئەوە لە ڕێگای یاساییەوە بەڵام لە ڕێگای سیاسیەوە کە ئەو تەوافقە دروست نەبێ ناتوانین ئەو قەرارە هەڵوەشێنینەوە قەرار مسقیاتەوە. کەواتە ئەکرێ بڵێ کێشەی زەویزارەکانی ناوچە جێناکۆکەکان چەندە یاساییە هێندە بابلین سیاسی و تەوافقی لایەنە سیاسیەکان گرفت لەسەر لە بەردەم جێبەجێکردنی ڕێکارەکان بەجێ دەهێڵێت؟ ئێمە با بڵێن تقریبا لە 120 بۆ 30 سیاسیە لەو دەبەرە لە بواری یاساییەوە تقریبا ئەنگەیەتە 6 چونکە ئێمە وەکو باسمان کرد ئەو نووسراوانێک کە لە دادگاوە دەرەچێت بۆ کشت و کاڵ و بۆ نفوس کەرکووک ئەوە لەسەر وەڵامدانی کشت و کاڵەوە و لەسەر وەڵامدانی نفوسەوە ئەتوانێت بڕیاردا دادگا چکەم ئەویش بوارێکی سیاسی ئەگرێتەوە کە لەو بابەتە. سپاس بۆ زۆر بەڕێز شکارمەردان یاساناس کا بەڕێزان لەسەر کێشەی زەویزارەکانی کورد لە ناوچە جێناکۆکەکان لەگەڵمان بوون دووبارە سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆش.